بەچی ئێمە خوشوعمان دەست ئەکەوێ؟ ڕێگامان بۆ خوشوع چییە و چۆنە؟ یەکەم شت لە هەمووی گرنگتر ئەوەیە ئینسان لە نوێژە بیرکاتەوە لەوەی کە خوایەکی عەظیم جەل جەلالوه خاوەنی هەرچی نیعەمە سەیری ئەم عەبدەی ئەکا. ئەی ئەم عەبدە چۆن کارەکەی بۆ ئەکا؟ خاوەن ئیش و کرێکارێک ئەگەر وەستاکەی ئەبینێ ئیشەکەی زۆر بە جوانی جێبەجێەکە. طەبعی ئینسان ئەوە مناڵێک کە ئەبینێ باوکی چاوی لێتی زۆر جوان ئیشەکانی ڕائەپەڕێن. خێزانێک کە ئەبینێ هاوسەری متابعەکە زۆر جوان ئیشەکانی خۆی جێبەجێەکە. ئەم مۆبایلەی لە گیرفانی هەمومانە هەیە. ئەگەر کاتێ لە ناو کۆمەڵگا دائەنیشی و سەیری مۆبایلەکە دەکەی لە ناو کۆمەڵگایەکی محتەرەمە تەنها شتی جوان سیر ئەکەیت. یان هەندێجار هەر خۆتی پێوە مەشغوڵ ناکەی. ئەڵێ مەجلیسە، مەجلیسی گەورە پیاوان ئینسانەوە بزانێت چۆن تێیدا بنیشی. وەرە بیرکەرەوە تۆ لە چ مەجلیس و کۆڕ و کۆمەڵێکای ئەوە مەلائیکە هەموو سەفیان بەستووە. تۆش لە حەزوری خوایەکێکی لەو بەندانەی لەسەر تاسەری زەویە عەبدایەتی بۆ ئەو ئەکەیت و ڕەب العالەمین لەگەڵ ئەم عەبدەیە گفتوگۆ ئەکات و قسە ئەکات و سەیری ئەکات. وەڵڵاهی ئینسان ئەگەر ئەم نەظەرە لە ناخیا دابنێ خشوعێکی زۆر گەورە بۆ نوێژەکانی دێ و هەست و چێژێکی زۆر گەورە وەرەگرن. دووەم، هەمیشە لە نوێژەکانە بەسەر خۆتا بچۆرەوە. نەهێڵی خەیاڵت بڕوە. ئەگەر خەیاڵت ویستی بڕوە خەیاڵ لە عیب و عاری خۆت کەرەوە. چیت کردووە ئەی عەبد؟ دڵت چ گوناهێکی تایە؟ زمانت چی کردووە؟ چاوت چی کردووە؟ ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان لە بەردەم خۆیان ڕاگیرای چی جواب بدەیتەوە؟ هەمیشە ئەو ئینکیسارە لە دڵی ئینسانە زۆر گەورەیە. وای لێ ئەکە ئەسڵەن سەیری خەڵک ناکە. ڕیا لە چیەوە دروسە بێ؟ وەرە ئینسانێ مرۆڤێ وەکو تۆیە سەیری تۆ ئەکا، تۆ نوێژەکەتی بۆ جوانەکە. ئەوە ڕیایە. لەبەر خاتری ئەم کەسە کورە و هەر ئاگای لە تۆنی، ئەوە خەریکە ئاگای لە نوێژەکەی خۆی نیە، ئاگای لە تۆ بێ. کەچی طەبعی ئینسان ئەوە نوێژەکە جوانەکە لە بەردەم کەسێکی ترە. تۆ لە بەردەم ڕەب العالەمینە وەستای ئەبێ زۆر بە وریایی مامەڵەکە. زانیت خەریکە خەیاڵاتە بەلایەکە ئەڕوا یەکسەر بەسەر خۆتا وەرەوە سەیری عیبەکانت کە، سەیری ناشرینەکانی لاشەی خۆت و جەستەی خۆت و معنای خۆت و ڕۆحی خۆت کە. هەمیشە هەر نوێژێ ئەیکەی تەسەوور کە ئەمە ئەخیر نوێژی ژیانی تۆیە. ئەوە ڕێگایەکە بۆ لە ڕێگاکانی خوشوع. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم فەرمووی صلوا صلاة مودع، نوێژ بکەن کە ئەنەما نوێژی کەسی ئەکەن خوا حافیزی ئەکەن. ئەگەر کەسێ پێ بڵێن لە حەڵاتێکی تر یا سەعاتێکی تر تۆ ئیتر ئەکوژری، تۆ تەواو ئیعدامەکری. دوور کات نوێژە هەیە مەجالت هەیە بیکە. چۆن نوێژەکەت ئەکەی؟ خەیاڵت ئەڕوا، فکرت ئەڕوا، ئەم لەولا ئەکەی ڕۆح و دڵت لەگەڵ نوێژەکەی خۆتا ئەبێ، لەگەڵ تاعەتەکەت تا ئەبێ. ئەبەو شێوازە نوێژەکەت جێبەجێک. هەمیشە لە ناو نوێژەکانتا هەست کە تۆ لەسەر پردی سڕات وەستاوی. ئەوە بەهەشت و ئەوە جەهەنەم لە بەرچاوتە. ئەمەم شێوازە مامەڵ لە ناو نوێژەکە تا بکە. ئاەتێکی بەهەشت ئەخوێنیتەوە لەگەڵ یا تێکەڵ بە بچۆرە ناو بەهەشتەوە. کاتێک کە باسی دۆزەخە کرێ پەنا بگرە بەخوا لە دۆزەخ. ئاگات لێبێ ئەو شعورە، ئەو تێگەیشتنە لە تەدەبوری قورئان، ئەو هەستکردنە لە مەعانی قورئان زۆر تایبەتمەندێکی تایبەت ئەدا بە نوێژەکان و خشوع زۆر زیادەکە. لە غەیری ئەمانە هەموو دوعای زۆر کە بپاڕێرەوە بلاڵێرەوە لەعەل ڕەب العالەمین خشوع ئەکاتە ناو نوێژەکانتان.